بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 24. بەشی تاقیکردنەوە وانە 1 ئەژمێر بکە پرسیاری ژمارە 1 ئەگەر بمەوێ بە هزری ئەژمێر بکەم پێویستە بە بیرم بێتەوە کامە کردار بەکاردێنم سیفەتی کردارەکان ئاڵ و گۆڕ ئەو 12ە لەگەڵ 7ەی جێیان بگۆڕم هەتا 12 نزیکی 28 بی 7ش نزیکی 23 بی پاشان بەهۆی بە یەکتر بەستن سەرجەمەکەی ببینمەوە وەکو ئێرە 28 17 12 23 ئاڵ و گۆڕ یەکەم شت جێی ئەو دوای ئاڵ و گۆڕ دەکەم 12 بێتە ئێرە 7 بێتە ئێرە بێگومان هەموو کات لە کاتی ئاڵ و گۆڕ دەبی هێمایەکەش لەگەڵ ژمارەکەی بچی هێمایەکە لە پێش ژمارەکەی بەڵام لێرە چونکە هەمویان کۆنا تەنیا ژمارەکان دەنا ئەگەر کەم بانم دەتوانی تەنیا ژمارەکەی بگۆڕم و هێمایەکەش لە جێی خۆی بی. ئێستا کە ئاڵ و گۆڕ تەواو بوو دەتوانم کەوانەی دانێم لە مابەینی لە دەوری 28 و 12 و لە دەوری 7 و 23 بە یەکتر بەستنی 28 و 12 هەردووچیان دەبنا چل پاشان هێمای کۆ دێتە خوارێ لێرە ئەو کۆیەی مابەینی 12 و 7 بە یەکتر بەستنی 7 و 23 هەر دەبیتە چل. ئێستا زۆر ئاسانە چل کۆ چل یەکسانە بە 8 کەواتە تەنیا من یەک لەو پرسیارانە ئەوها بە دوور و درێژی شیکار دەکەم چونکە ئەوی دیکە ئاسانتر دەبی. ئێستا لێرە سێکە با لە جێی خۆی بی جێی ئەو 7 و ئەو 25ەی ئاڵ و گۆڕ هەتا 7 بێتە نزیکی 3 و 25ش پاشان 25 لەگەڵ 45 7 و 3 بەیەکەوە دەبنە دەکاتە 20 کۆ 25 و 45ش دەکاتە 7 27ش یەکسانە بە 90 تەواو هەر ئەوەندە بوو. پرسیاری سێ پێنجاران 18 لێرە ڕەنگە سیفەتی بەشینەوە بەکار بێ 18 بکەمە دوو بەش یەک لەوانە ژمارەیەکی ئاسان بی ژمارەی ئاسان واتە خانە یەکانی سفر بی یان چەند جارەی دەبی وەکو 10 و 20 و 30 و 40 و 50 60 70 80 90 هەتا دوای کەواتە لێرە هەژدەکەی دەکەمە دوو بەش سەرجەمی 8 کۆ 10 هیچ کێشەنی ئەگەر بنووسم 10 کۆ 8 و لە مابەینی کەوانش لە دەوری دانێم چونکە 5 یەکەم شت جارانی هەشتەکەیە دوایە جارانی دەیەکەیە هەرچەندە من لێرانە دەبوایە هەنگاوەکی بنووسم بەڵام نەمنووسێ یەکسەر پێنجەکەم جارانی هەشت کردیە ئەنجامەکەم لێرە نووسە ئەو جا 5 جاران دەش سەرجەم ئەنجامی لێکدانم لێرە نووسە بەڵام دەمتوانی ئەوها بنووسم ئەگەر ئێرانە ڕەشکەمەوە هەتا بەڕوونی ئاسانتر بی ئەوها بە یەکتر بەستن لە مابەینی 5 و 8 5 جاران 8 و کەوانە کۆ 5 جاران 10 کەوانە ئەو جە 5 جاران 8 40 کۆ 5 جاران 10 50 هەنگاوی پاش ئێستا بنووسم یەکسانە بە 90 کەواتە بە هۆی بەشینەوە و بە یەکتر بەست دوو سیفەتی کردارەکان بەکاردێنم ئەوەی ڕاستی بی ئەگەر لێم داواکرا ئەگەر نا ئەمن یەکسەر جاران دەکەم 5 جاران 8 40
5 1 5 4 هەبوو دەکاتە 9 یەکسەر. بەڵام ئەگەر داوام لێکرا سیفەتی کردارەکان بەکاربینم، سیفەتی بەشینەوە بەکاربینم، سیفەتی بە یەکتر بەستن بەکاربینم، ناچارم ڕوون کەمەوە کووە، ئەگەرنا پێویست ناکە. کاتم نەبی پێویست ناکە. ئەوەی ڕاستیبی ئەژمێرکردنی هزری ڕاستە ئاسانە، بەڵام کاتی زیاتر دەوێت زۆر جار، بەڵام ئاسانە، ئاسانکاریە، بە تایبەتی ئەگەر ژمارەکان ئاڵۆز و ئاسان نەبن، بەڵام لێرە ئاسانە. 18 پرسیاری 4 6 جاران 22 بزانمەوە پرسیارم شی کار کردیان نا. 6 جاران 22 22وەکەم بەشیتەوە کردیتمە 2 کۆ 20، پاشان 6 جاران 12 6 جاران 2 دەکا 12 و 6 جاران 20 120 لە کۆکردنەوە دەبیتە 132. پرسیاری پاشی ئەو نەما هەر ئەوەندە بوو. لێرە دروستم نەکردێ دیارە، بەڵام لێرە ئاڵ و گۆڕ لە مابینی 2 و 9 هەتا 2 بێتە نزیک 5. ئەوجە بەستنەوە 5 بەستنەوە لەگەڵ 2 ئەوە بە یەکتر بەستن نەک بەستنەوە جاران 9. 5 جاران 2 یەکسانە بە 10، ئەوجە 10 جاران 9 زۆر ئاسانە دەکات 90. ئەوە تەواو بوو سیفەتی ئاڵوگۆڕ و بە یەکتر بەستن. لێرە دیسان سیفەتی ئاڵوگۆڕ و بە یەکتر بەستن، ئاڵوگۆڕ لە مابینی 11 و 5 واتە 5 بێتە نزیک 6، ئەوجە بە یەکتر بەستن 6 جاران 5 یەکسانە بە 30 و جاران 11 لە هەنگاوی دووەم 30 جاران 11 زۆر ئاسانە. سفر لێرە دەنووسرێ 3 جاران 1 3 3 جاران 1 3 330. ئەوە ئەو سیفەتانە. بێمە لای ئەژمێر بکە. لێرە هەموو پرسیارەکان شی کار ناکەم چونکە زۆر زۆر ئاسانە، تەنیا دەکاتە 6 جاران 6 جاران 6. ئەوە هەموو کەس دەبی بزانی. ئەوجە 6 جاران 6 جاران 6 دەبی ئەویش بزانین. لێرە 12 جاران 12. لێرە هەموو هەر ژمارەك هەموو ژمارەك بێجگە لە سفر توام سفر هەموو ژمارەك یەکسانە بە یەک. 2 توان 7 واتە 2 جاران 2 7 جار 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 2. 10 توان 6 زۆر ئاسانە واتە 6 سفر واتە ملیۆنێک. 7 جاران 7. لێرەش هەموو ژمارەك توان یەک هەر دەکا ژمارەکە خۆی. لێرە 8 جاران 8 جاران 8 جاران 8 هەمویان ئاسانن، کەواتە یەکسەر دێمە لای پرسیاری 7. ئەو پرسیارە زۆر زۆر گرنگە. ژمارەی خانەکان لە جۆرێکی بەکتریادا لە هەر کاژێرەك 2 ئەوەندە دەبی. هەر کاژێرەك تێپەڕی ژمارەی خانەکان دەبیتە 2 ئەوەندە. ئایا ژمارەی خانەکان لەم جۆرە بەکتریایەدا دوای 8 کاژێر دەبێتە چەند؟ ئەگەر کردداری چاندن لە یەک خانەدا دەست پێ بکە، واتە یەکەم جار کە کاتەکەم نەبوویتە یەک کاژێر، یەکەم جار کە کاتەکە سفرە، جارێ یەک خانم هەیە، پاش یەک کاژێری دەبیتە 2 خان، پاشی 2 کاژێری دەبیتە 4 خان، پاشی 3 کاژێر دەبیتە 8 خان، پاشی 1 2 3 4 کاژێر دەبیتە 16 و هەتا دوای.
ئایا لە کاژێری هەشت دەبیتە چەند، بەڵام دەیەوێ بە بەکارهێنانی هێزەکان ئەمن نابی ئەوها بنووسم، ئەوها بنووسم هەڵەیە، چونکە وەکو هێز دەبی بنووسە. بەکارهێنانی هێزەکان واتە لێرە کاژێری یەک پاش کاژێری دوو پاش کاژێری سێ و کاژێری چار پاش یەک کاژێر ئەو های لێدێ. بێگومان بە خۆم یەکم هەبوو، یەکەم جار یەک خانەیە، ئاوا یەک خانەیە دەبیتە دوو خانە، بەڵام دەبیتە دوو توان یەک پاش یەک کاژێر، پاش دوو کاژێر دوو توان دوو، دوو توان سێ پاش هەشت کاژێر دەبیتە دوو توان هەشت، دەبی ئەوها بینووسم. چونکە یەک بوو بێگومان دەبی بنووسم یەک جاران دوو توان هەشت، بەڵام هەردەکە دوو توان هەشت چونکە یەک خانم هەبوو. ئەگەر دوو خانم هەبووە شتەشکە بوو. پێی ناوێ نابی ئاوها بنووسین هەڵەیە، بەڵام ئەگەر بمانوێ بزانین دوو توان هەشت دەکات چەند دەکات 256، بەڵام نووسینەکە ئەوە وەڵامەکەیە، ڕەنگە ئەوها وەڵامەکە یەک جاران دوو توان هەشت، کەواتە ئەوها بە خێرایی ئەو بەکتریایە زۆر دەبی، ئەو جۆرە بەکتریایە. پرسیاری 18 516 جاران ئەو ژمارەیە لە کاتی جاران و لێکدان هەمیشە ژمارەکە گەورە دەبی، واتە ئەو ژمارەی خۆم دەنووسمەوە ئەوەندە سفرەشی لە لای ڕاست لۆدا دەنێم. زۆر ئاسانە، 5 سفر 4 سفر نەک 5 سفر، یەک سفر زیادەیە، 4 سفرە. لێرە فاریزە هەیە، ڕەنگە تۆزێک ئاسان نەبی، بەڵام ئەویش هەر ئاسانە لە کاتی لێکدان. فاریزە بە سێ خانە دەچیتە لای ڕاست، ئەوە یەک خانە، ئەوەش دوو خانە، بێگومان لە لای ڕاستی فاریزە خانەکان دەژمێرم، ئەو خانانە ناژمێردرێن چونکە ئەوانە لە چەپی فاریزەینە، چونکە ئەو فاریزە دەچیتە لای ڕاست واتە لای ڕاست دەبی بژمێرم. یەک خانە، دوو خانە، خانەی سێمم نییە، دەبی بە خۆم دروستی کەم سفرەکی دادەنێم، ئەو جە فاریزەکەی دادەنێ. فاریزە هەرگیز خانە نییە، ناژمێردرێ، کاتە فاریزە دێتە ئێرە، کاتە ژمارەکە چی لێدێ، ئەو های لێدێ. ئەو سفرە زۆر گرنگە لێرە، نابی لای بم، نابی فڕێدەم. پرسیاری 20 لێرە دابەشە، واتە کە دابەش بوو ژمارەکە بچووک دەبیتەوە، فاریزە دەچیتە لای چەپ. بە چەند خانە؟ بە 5 خانە. فاریزە لێرەیە، دەبی ئەمن خانەی بژمێرم، فاریزە ئەلێرەیە، دەبی بژمێرم ئەوە یەک خانە، ئەوە دوو خانە، ئەوە سێ خانە، ئەوە 4 خانە، دەبی بە خۆم سفڕی دانێم، ئەوە 5 خانە، ئەو جا فاریزەکەی دادەنێم، بێگومان دەبی سفرەچیش لێرە دانێم. فاریزەش لێرە ئیدی پێی ناوێ، یەک جار تەنیا فاریزە دادەندرێ، ژمارەکە زۆر گچکە بووە. ئێستا گەیشت مەلای کورت کراوەی یەکەی مەتری گونجا و بەکار بێنە. ئەو جۆرە پرسیارانەش گرنگن، دەبی ئەمن بزانم نزیکەی درێژی کەوچکێک چەندە، نانووسم 16 مەترە، نانووسم 16 کیلۆمەترە، نانووسم 16 ملیمەترە، بێگومان 16 سانتیمەترە، سنتیمەتر. فرەوانی فنجانێکی قاوە 30 لیتر نییە، چونکە لیتر زۆر گەورەیە،
30 سانتیلیتریش نییە کەواتە 30 ملی لیترە بەنزیکەی. بگۆڕە لێرە مەترم هەیە دەبی بیکەمە کیلۆمەتر لە کاتی گۆڕینی مەتر بۆ کیلۆمەتر دەبێ من بزانم داب ئەو ژمارەی دابەشی هەزاری بکەم. لە کاتی دابەشی هەزار گریمان فاریزە لێرەیە، ئەو ژمارانەی فاریزەیان نییە فاریزەکە هەمیشە لە کۆتایی لە لای ڕاستی خانەیەکان دادەنین. ئەوجا بە 3 هەنگاو خانە دەچمە لای چەپ دەژمێرم 1 خانە 2 خانە 3 خانە فاریزە لێرە دادەندرێ. ژمارەکە دەبیتە 5 تەواو 320 ئەگەر بمەوێ ئەو سفرە کەلچینە لێرە، بەڵام ئەگەر داینێم هەڵان نییە کەواتە دەبیتە 5 و 3 و 2 32 لە 100. پرسیاری 24 لیتری بکەمە ملی لیتر واتە جارانی هەزاری دەکەم. لە کاتی جاران ئەو فاریزەیە دەچیتە لای چەپ بە 3 هەنگاو، ئەوە 1 هەنگاو خانەکانی دی دەبی بە خۆم دانێم واتە ژمارەکە چی لێدێ ئاوهای لێدێ گەورە دەبی. پرسیاری 25 گرام بکەمە کیلۆگرام دابەشی هەزار. دابەشی هەزار واتە 1 2 3 دەژمێرم خانەی ئەو جا فاریزەی لێرە دادەنێم چونکە دەبی ژمارەکە بچووک بیتەوە واتە ئەو های لێدێ ژمارەکە. پرسیاری 26 تەن بیکەمە کیلۆگرام ژمارەکەی جارانی هەزاری دەکەم واتە ژمارەکە گەورە دەبی فاریزە دەچیتە لای ڕاست بە 3 خانە 1 2 خانەکەی دیم نییە بە خۆم دەبی سفری دانێم ژمارەکە ئەو های لێدێ 1 1 40. ئەو سفرەش زۆر گرنگە نابیبی سڕمەوە. ئەژمێر بکە 32 جاران 3 دەتوان 3 ژمارەکە گەورە دەبی ئەو 32 3 سفری لە پێش دادەنێم واتە لە لای ڕاستی دادەنێم دەبیتە 32,000 نووسینەکەشی ئەوهایە 32,000. ئەژمێر بکە ببوور. پرسیاری 28 147 4 سفری لە لای ڕاست لۆ زیاد دەکەم دەبیتە ئەو های لێدێ ئەگەر بمەوێ بیخینمەوە ئەوە 3 دابڕینی یەکان ئەوەش دابڕینی هەزاران دەبیتە 1,407,000. هەتا دابڕینەکان نەکەم ئاسان نییە خینەوە بە تایبەتی ئەگەر بە دەست بنووسرێ. لێرە چی لێدێ 44 فاریزە بە 2 خانە دەچیتە لای ڕاست واتە لێرە 1 خانەکەی دیدەبی بە خۆم سفری دانێم ژمارەکە دەبیتە 4 4 2 0 4420. ئیدی ئەوانە ئاسانن ئەو ژمارەیە 6 سفری لە پێش دادەنێم دەبیتە 23 ملیۆن. ئەو ژمارەش فاریزە بە 3 خانە دەچیتە لای ڕاست بە خۆم 1 خانم هەیە 2 سفریش زیاد دەکەم چونکە لێرە جارانی هەزاری کرایە. ئەو ژمارەیەش بە 5 خانە فاریزەکە دەچیتە لای ڕاست کەواتە 1 4 0 فاریزە لێرێ جارێ بە ئەو هابی ئەوە 1 خانە ئەوە 2 خانە ئەو جەخانەکانی دی ئەوە 3 ئەوە 4 ئەوەش 5 ئەو جەفاریزەکەی لادەبم. ئێستا ژمارەکە زۆر گەورە دەبی ئەگەر دابڕینەکان دروستکەم دابڕینی یەکان دابڕینی هەزاران 14 ملیۆن و
2000 14 ملیۆن و 2000 بە خۆشی 140 بوو. ئێستا تەواو بووم لێرە. هەر ژمارەیەک بە شێوەی زانستی بنووسە، زۆر زۆر گرنگە بە شێوەی زانستی نووسین، ئاسانیش نییە زۆر جار. لێرە ئەمن دەبی هەمیشە فاریزەکەم هەبی. فاریزەکە لە چێبی؟ هەمیشە دەبی لە لای چەپی فاریزە تەنیا و تەنیا یەک ڕەنووس هەبی، واتە نابی هیچ کات لە 9 گەورەتر بی، چونکە 9 2 ڕەنووسە، دەبی یەک ڕەنووس بی. نابی ڕەنووسەکەش سفر بی، دەبی یەک بی یان 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 باشە. کاتە لێرە فاریزە چی؟ ئەلێرە دادەنێ کە فاریزەم لەوێ دانا ئەمن چەند خانم بەجێ هێشت لە لای ڕاستی فاریزە دەبی بیان ژمێرم. ئەوە 3 ئەوە 3 ئەوە شیەک دەکا 7 خانم بەجێ هێشت. فاریزەکەم بە 7 خانە هینا لای لای چەپ، واتە ژمارەکەم گچکە کردەوە. هەتا بەهای ژمارەکەی تێک نەچی جارانی دەی بکەم توان 7، چونکە بە 7 خانە ئەمن هاتمە لای چەپ. ئەوە شێوەی زانستیانەیە، چونکە لە کاتی هەبوونی ژمارەی زۆر گەورە بە تایبەتی ئەو ژمارانەی سفریان لەگەڵا پێویست ناکە دانیشین کاتەکی زۆر سفرەکان بنووسین. لێرە تەنیا دەنووسین 3 ژمارەی تەواو 95، ئەو سفرانش هەمووی دەسڕینەوە. داتوان 7 جێی کەمتر دەگری. ئەو های لێ دێ. لێرە چ دەکەم؟ فاریزەکەی لێرە دادەنێم و تەمەشا دەکەم بە چەند خانەی ئەمن فاریزەکەم هینا لای چەپ بە 3، کەواتە یەکسەر جاران داتوان 3. ئەو جە پاشان ئەو سفرانە پێویست ناکە لێرە هەبی، دەتوانم لایەن بم یان سرمەوە. پرسیاری 36 فاریزەکە دەبی لێرە بی، بە چەند خانەی فاریزەم بردە لای چەپ تەنیا بە یەک خانەی، کەواتە لێرە بەخۆی دەتوان 5 دەیکەمە داتوان 6، گەورەتر دەبی بە یەک جار بە یەک. 5 بی دەبیتە 6، 6 بی دەبیتە 7 و ئەو شتانە. 5 بوو دەیکەم بە 6. لێرە چی لێدێ؟ فاریزە لێرە دادەندرێ، چەند خانم بەجێ هێشت؟ لێرە 3 لێرە 2 5، واتە جاران دەتوان 5. ئەو جە ئەو سفرانە لا دەبم لێرە پێویست ناکە. لێرە فاریزەکەی لێرە دادەنێم، چەند خانم بەجێ هێشت؟ 3. بەخۆشی لێرە 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 و 3 دەکاتە 6، واتە دەبیتە داتوان 6. چی لێدێ؟ ئەو های لێدێ 5 0 1 جاران داتوان 6. ئەوە شێوەی زانستیە کە زۆر زۆر گرنگە. دەبی هەمیشە بزانین ئەو جۆرە شێوە نووسینە لە پۆلەکانی پاشی پۆلی 7 هەر بەردەوامە. گەیشتمە لای بدۆزەوە، بێگومان مەبەستیان بەهایەکەی ببینینەوە. پرسیاری 39 لێرە ڕێزیەتی کردارەکان زۆر گرنگە. یەکەم جار کردداری لێکدان، پاشان کردداری کەم، پاشان کردداری کۆ لە ڕاستەوە بۆ چەپ. پرسیاری 39 بیستەکەی وەکو خۆی دەنووسمەوە، کەمەکە وەکو خۆی، 4 جاران 3 12، کۆ 2 وەکو خۆی دەنووسمەوە. هەنگاوی دیکە 20 12 لێ بڕوە دەکا 8، کۆیەکەی وەکو خۆی دەنووسمەوە، 2کەش وەکو خۆی، هەنگاوی پاشی ئەوەی 8 کۆ 2 دەکاتە 10. زۆر ئاسانە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 40 12 دابەش 4 جاران 6 کۆ 16 کەم 4، یەکەم جار دابەشەکە دوایە لێکدان، ئەو جا کۆ ئەو جا کەم. 12 دابەش 4 دەکا 3 جاران 6
کۆ 16 ئەوانە وەکو خۆی دەنووسمەوە، پاشان جارانەکە و لێکدانەکە 3 جاران 6 18 کۆ 16 کەم 4 دوایە کۆیەکە 18 و 16 34 ئەو جەکەم 4 یەکسانە بە 30. پرسیاری 41 12 جاران 2 کۆ 2 دابەش 2 کەم 5 یەکەم شت جاران دوایە دابەشەکە. 12 جاران 2 24 کۆ 2 دابەش 2 جارێ وەکو خۆی دەنووسمەوە کەم 5 24 دەینمە خوارێ ئەو جە کۆ 2 دابەش 2 دەکا 1 کەم 5ەکە دێتە خوارێ وەکو خۆی دەنووسرێتەوە. هەنگاوی سێم 24 کۆ 1 25 کەم 5 یەکسانە بە 20. پرسیاری 42 پرسیاری 42 ئەمن لێرە یەکسەر 4 جاران 7 بوویتە 28 لە هەمان هەنگاو کەمەکەم هینایتە خوارێ 4 دەشم دابەشی 2 کردیتە 7 چونکە لێرە ئیدی ئاسانترە فێربووینە دەتوانین لە هەمان هەنگاو جاران و دابەش چونکە یەک شتە لە چەپەوە لە ڕاستەوە بۆ چەپ 28 هەفتی لێ بڕوا دەکا 21. ئەو جا پرسیاری 43 2 کۆ 12 دابەش 4 کەوانە توان 2 دابەش 3 یەکەم شت ناوکەوانەکە 12 دابەش 4 دەکا 3 دووەکە جارێ دێتە خوارێ پاشان 3 توان دووش دەبی پێشی دابەشەکەی بکەم دەکا 9 ئەو جە دابەش 9 دابەش 3 کە ئەو جە کۆیەکە کەواتە ئەو دووە هەر دەبی بنووسرێتەوە کۆ بنووسرێتەوە هەتا دوا هەمین هەنگاو. پرسیاری 44 دوو کەوانە هەیە یەکیان گەورەیە کەوانەکەی دەرەوە یەکیان کەوانەی ژوورەوە ناوەوە یەکەم جار کەوانەی ناوەوە ڕێزیەتی کردارەکان ئەو هایە کەوانەی ناوەوە ئەو جا کەوانەی دەرەوە واتە شەش دەبی وەکو خۆی بنووسرێتەوە جاران وەکو خۆی بنووسرێتەوە کەوانە گەورەکە بنووسرێتەوە ئەو جە 5 و 7 کۆ بکەمەوە دەکا 12 دابەش 9 بنووسرێتەوە کەوانە گەورەکەش توان 2 دیسان بنووسرێتەوە هەنگاوەکەی دی شەشی جارانی 12 بکەم دەکا 72 دابەش 9 جارێ بنووسرێتەوە کەوانە هەروەکو خۆی کەوانە گەورەکە توان توش هەروەکو خۆی ئەو جە 72 دابەش 9 دەکا 8 ئێستا کەوانم پێ ناوێ تەنیا 8 توان دووش واتە 8 جاران 8 یەکسانە بە 64. ئێستا وابزانم ئەوە دووهەمین پرسیار بوو هاتمە کۆتایی لاپەڕا 24 و دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی دیکە هەر بژی.